هەمووان لێرە کۆبوونەتەوە بۆ قسەکردن لەسەر پرسی دەستور کە هەرێمی کوردستان دوای زیاتر لە 3 دەیەیە نیەتی تا بیکاتە چەتری یاساکانی و مەرجەعیەتێک تا لە کاتی ناکۆچی لە نێوان دەسەڵاتەکاندا بۆی بگەڕێتەوە. هۆکاری نەبوونی دەستور پارتی و یەکێتین کە حکومڕان و ڕێگر بوون لە نووسینەوەی دەستور بۆ هەرێمی کوردستان. ئەوانەی کە ئەتوانن ئیرادەی سیاسیان وڵاتیان بەدەستە بڕیاری سیاسیان وڵاتیان بەدەستە دەسەڵاتدار بوون بە پلەیەکەم یەکەتی پارتی تا ڕێدایرە کاتی خۆش بزوتنەوەی گۆڕانیشتنەوەی دەوری هەیە بۆ بەس بە پلەیەکەم یەکەتی و پارتی ئەگەر ئیدادی سیاسیان هەبوویایە بیانویستە کام کوردستانی ئێمە کۆمەڵگایەکی سیاسی پێناسەکراو بووە دەستور هەبوویە ماف و ئازادەکان بە دەستوری بکرایە دام و دەستگاکان نیشتیمانی بوونە لەسەر و حیزب بووە ئەم دۆخە ئێستا نەبوویە ئەوانیان توانین لە ڕاستە دەستور تێپەڕێنن زۆر شتی تریان تێپەڕانەوە ئەیانتوانی ئەمەش تێپەڕێن دیارە بەرژەوەندیان لەوەیە بۆ کە دەستورێک نەبێ پێناسیان واقع بکە لەبەرەوەی زۆر شت کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ئەگەر دەستورێ بۆ هەرێمی کوردستانە دابدرێت لە چوارچەوەی دەستورە جێی نابێتەوە. پەرلەمانتارێکی کۆمەڵ لە خولی پێشووی پەرلەمانی کوردستانیش دەڵێ دەبێت ئیسلام سەرچاوەی سەرەکی یاسادانان بێت و بە هەبوونی دەستوریش ئەو کێشانەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە نامێن و دەسەڵات بە پێی سنوورە دیاریکراوەکانی لە دەستوردا کۆت و بەند دەبێت. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانیش ڕەئیەکانمان وەکو کۆمەڵی دادگەری پێشکەشی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد کە دەبێ ئاینی پیرۆزی ئیسلام تاکە سەرچاوەی یاسادانان بێ لە هەرێمی کوردستان نەک هەر ئەو خاڵە بێ کە هیچ یاسایەک دەرنەچێ پێچەوانە بێ لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام نەخێر مازدەڕی ڕئیسی لە هەرێمی کوردستان مەزدەڕی ڕئیسی قانون دەبێ ئاینی پیرۆزی ئیسلام بێ بۆی یاسا هاوڵاتیت بۆ کۆتوبەندەکە بەڵام دەستور سوڵتەت بۆ کۆتوبەندەکە. پرسی نووسینەوە و ئامادەکردنی دەستور لە هەرێمی کوردستان بە 4 قۆناغدا تێپەڕیوە. قۆناغی یەکەم ساڵی 2002 بوو کاتێک پەرلەمانی کوردستان لێژنەیەکی دەکەسی بۆ ئەو مەبەستە پێکهێنا پرۆژەیەکی لە 78 مادە نووسیوە بەڵام هەر بە پرۆژە مایەوە قۆناغەکانی دووەم و سێم و چوارەمیش کە تا 2022 یان خایاند بێ ئەنجام مانەوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.